بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسولنا الأمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. من وەکو بەشداربووی کۆرسی کۆنتڕۆڵی مێشک و ئەندازیاری دەرونی حەزەکەم باسی ئەوە بکەم کە من چەند و چۆن سوودمەند بووم لەم کۆرسە. بەڕای من هەموو کەسێک لە هەر ئاستێکی علمی بێت و لە هەر پلە و پۆست و پایەیەکا بێت بەڕاستی پێویستی بەم کۆرسە هەیە، چونکە ئەوەی لێرە فێری ئەبیت لە هیچ قوتابخانە و پەیمانگا و زانکۆیەک دەستت ناکەوە فێری نابیت. بەڕێزان، وەکو ئەرکێکی ئینسانی و ئاینی و ئەخلاقیش بۆ هەموو ئەو کەسانەی کە گوێیان لەم دەنگەی من ئەبێت ئەمەوێ بۆ پەڕی ئەمانەتەوە ئەمانەتان پێ بگەێنم. بەڕاستی وەکو ئاوات ئەکادیمی ئەوەی بۆ گوڵێک بێت بۆ ئاوات ئەکادیمی ئەوان گوڵستانی پێشکەش ئەکەن. من وەکو خۆم تەمەنم 36 ساڵ بوو کە هاتمە ناو ئاوات ئەکادیمی و دەستم کرد بە خوێندنی کۆرس لەم ئەکادیمیە نازدارە. بەڕاستی ئێستا تەمەنم 37 ساڵە. لەم یەک ساڵەی تەمەنم کە لە ناو ئاوات ئەکادیمی و کۆرسەکانە بەسەرم برد بەقەد ئەو 36 ساڵەی پێشووتری تەمەنم کە لێم ڕۆشت و بوو شت فێر بووم. سوپاس بۆ خوای گەورە. سوپاس بۆ خوای گەورە کە ئاوات ئەکادیمی پێناساندم. خوای گەورە هەر هەموویان سەرکەوتوو بکات لە دنیا و لە قیامەت. سەبارەت بە کۆرسەکە بەڕاستی من چەندین کۆرسم خوێندووە، بەڵام ئەمەیان دانسقە بوو. بە معنای کەلیمە ناوەکەی هەر خۆی بەخۆیەوەیەتی، هەر بە تەواوی کۆنتڕۆڵی مێشکی خۆتەکەیت. بەمەش کۆنتڕۆڵی دەروون و جەستەشت ئەکەیت بە پشتیوانی خوای گەورە. سەبارەت بەوەی کە خۆم ئیسفادەی چیم کردووە لە کۆرسەکە، بەڕێزان، من پێشتر کاتێک کە ئەمویست لە بەردەم خەڵکا قسە بکەم، یعنی حاڵەتێکی زۆر ناخۆشم بۆ دروست ئەبوو لە شەرمان، هەر یعنی بە زۆر خۆم ڕائەگرت بەس بۆ ئەوەی نەبورێمەوە. بەڵام مامۆستا ئاواتی بەڕێز لەم کۆرسەیە تەکنیکێکی فێر کردین کە یەک جار بەکارم هێنا و ماوەی 1-2 خولەکێکیشی خایاند. و دوای ئەوە من الحەمدوللیلا زۆربەی شەوەکانی ڕەمەزان دوای تەراویح محاضەرەم هەبووە لە مزگەوت. سوپاس بۆ خوا. بەڕاستی من ئەڵێم لە هەر ماڵێکە کەسێک ئەم کۆرسە بخوێنێت وەکو چرایەک وایە بەوە ماڵە و بۆ دەوروبەریشی و بۆ هەموو، یعنی بۆ ئەو بنەماڵەیە هەر هەمووی ڕووناک کاتەوە. من تەنانەت ئێستا کە کاتێک قسە لەگەڵ مناڵەکان مەکەم ئەزانم چی ئەڵێم و ئەزانم ئەو قسەی من کە بە مناڵەکانمی ئەڵێم بەرەوکوێ ئاراستەیان ئەکات و ئەزانم چ کاریگەریەکی هەیە بۆ ئێستا و بۆ داهاتووشیان، و ئەمەشە لە پەروەردەکردنی مناڵە بەڕاستی گرنگترین شتە. بەڕێزان، ئەمە دڵۆپێک بوو لە دەریایەک کە من باسم کرد کە ئەگەر بمەوێ حەقی تەواوی پێ بدەم بە سەعات و دوان تەواو نابێت. تەنها ئەتوانم ئەوە بڵێم ئەگەر قەرزتان کردووە بیکەن بۆ کڕینی ئەم کۆرسە. دڵنیاتان ئەکەم کە زەرەر ناکەن و ئەو ئارامیە دەرونیی کە بە دوای خوێندنی ئەم کۆرسە بەدەستان دێت لە هیچ شوێنێک و لە هیچ قۆناغێکی ژیانتان بەدەست نایەت. بۆیە ئەڵێم تکایە زوڵم لە خۆتان مەکەن و بەشدار بن. خوای گەورە بۆ هەموو لایەک ئاسانی کات کە بەشدار بێت بۆ ئەوەی ببینە کۆمەڵگایەک بەڕاستی دەرونێکی سەلیم و ئارام و ئاسوودەمان هەبێت. خوای گەورە مامۆستای زۆر بەڕێزمان بپارێزێت و تەمەنی پڕخێر و بەرەکەت بکات یا ڕەبی. بارك الله فيكم. السلام عليكم ورحمة الله وبركاته.